سڵاوتان لێبێ خۆشەویستان لە قەزای دەرمەنیخانین دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین بزانین بەرپرسانی وڵاتی خۆمان تا چەند نزیکن لە هاوڵاتیان و لە خەڵکەوە. بۆچی لە کاتی هەڵبژاردنە کە دێتە ناو بازاڕ زۆربەی کاندیدەکانە بینی لە نزیکەوە تون دوکان بە دوکان کۆڵان بە کۆڵان بە شەو بە ڕۆژ دەگەڕێن بەڵام دوای هەڵبژاردنەوە نابینیتەوە. ئێستا سەرۆکوەزیرانی نوێی عێراق هەندێک کاری مەیدانی کردووە بەڵام لێرە هەندێک لە بەرپرسان هەندێک لە ڕاگەاندنی بەرپرسان باز لەوەکەن کامە تەنها بۆ ڕاگەاندرە. ئەگەر بۆ ڕاگەاندنە بۆچی حکوومەتی هەرێم یان یاخود بەرپرسانی وڵاتی خۆمان بۆ ڕاگەاندنیش بێ هەندێک مزایدە ناکەن بێنە ناو خەڵک و لە مشکلەی خەڵک بکۆڵنەوە. ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر لە هاوڵاتیانی قەزای دەرمەنیخانەکەین ئێوەش بینەری وەڵامیێوان. بەرپرسانی وڵاتی خۆمان تا چەند نزیکن لە هاوڵاتیان و لە خەڵکەوە. مودایەک نییە بڵێ ئەوەنە دوورن هەندە دوور. وڵای ئەگەر نزیکیش بن هیچ استفادەیەکی نابێت. لە کاتی هەڵبژاردنە مەسەلەن ئیشێکیان هەبێت پێ چێ بێن ینی ئەڵا خۆسێکە خۆ زانانی ئشارە چێ دیارە خۆتا ئەم دەقە هیچ بەرپرسە لە هاوڵاتیوە نزیک نییە. تا حیز نزیک نییە دوورن لە خەڵکۆ. ماشەڵڵا ماشعرە وەڵڵا ئەوە نزیکن لە شتان یەکەمی عالەمن چیان بۆ گریتا نزیک. بەرپرسانی وڵاتی خۆمان تا چەند نزیکن لە خەڵکو و لە هاوڵاتانی خۆیانەوە. تا حیز نزیک نییە دوورن لە خەڵکۆ. بەڵێ باشە لە ماوەی تەمەنی خۆتە هەست کردووە کە بەرپرسانی وڵات بێن لە ناو بازاڕ یان لە کۆڵانەکان لە کێشە و معاناتی خەڵک بکۆڵنەوە؟ ناوەڵا نهاتم تایسات نەهاتم بگەڕێن پرسیار لە خەڵکم کێشەی تویان. ئێستا بینین ئەم سەرۆکوەزیران تازە عێراق هەندێک کاری مەیدانیەکە هەندێک تێکەڵ بووە لەگەڵ خەڵک بەڵام لێرە کە ئەو هەوڵانەی سەرۆکوەزیرانە عێراق بینن دەڵێن ئەمە بۆی عەلامە. یعنی بۆچی بەم شێوازە باز لە کارەکانی ئەوەکەن یان جۆرە لە جۆرەکان دژایەتیەکەن کە ئەم جۆرە کارانەشن. من شار وەکو تۆ بیستمە بە ئەڕێن ئەمەیەکە ئەوەکە بەس ئەوەی هەتا نەیبین شتەکە نەکرێ نازانی ئەکرێ ئەیکا نایکە ئەوە نازان. باشە بۆچی بەرپرسانی خۆمان ئەگەر بۆی عەلامیشوی هەندێک کاری مەیدانی ناکەن نانە خەڵک با بڵێن شارەکانەوە نانە ناو خەڵک ماڵ و vێلاکانیان بۆ دوور لە خەڵکەکەنەوە. وەڵی ترەوە نازان بڵێم چین هۆکاریش وەڵی هۆکاری ئەوان بەس بۆ خۆیان نێ بۆ خەڵک نییە بەس بۆ خۆیان ناڵۆدەم بە خەڵکەڵ نادەن بیر لە خەڵک ناکەن. وەڵا بیر لە خەڵک ناکەن بەس بیر لە گیرفانی خۆیان بیر لە فەقیر وەژار ناکەن. کاتی هەڵبژاردن کاتی هەڵبژاردن تێنە ناو خەڵک ئەو کاتا بۆ دەنگدانەکە ئەرە وڵاتێن بۆ ناو خەڵک دەنگمان بۆ بدەوە وا ئەکەینەوە ئەمە ئەکەین و هیچ دوای ئەوە هیچ دیارنی دوایەوە ئیترە و بەڵێنانەشان بەڵێنە هەرە و قسەیەوە ترە ئەڕوان تەواو. ئەنە وەڵا ئەڵا خۆسێکە خۆ زانانی ئشارە چێ حیسە یەم شارەکە گۆ خۆی وای حەشی کچیان کچیان کردم وڵاتە بۆ وڵاتە حەچیان نەکردەوە خۆی وایە حێژی نازم من 33 ساڵە تەمەنمە ئەم دەرمێخانە خۆی وایە نازانم لە مناڵە لەم دەرمێخانە گەورە بووم. بەرپرسانی وڵاتت بینیوە بێن لە بازاڕە لەگەڵ هاوڵاتیانە بگەڕێن لە کێشە و معاناتیان. بەڵێ کات دەنگدانەکە بەڵێ کات دەنگدان تێنە وڵاتی ئەوە بە هەموو شتێک بووەکەن دوای دەنگدان بەس کاتی دەنگدان بەس کاتی دەنگدان تۆ ناسب دوای دەنگدان تۆ حەنا ناسب نازم تۆ حەسابیشی شو ناکەن. ئێستا سەرۆکوەزیرانی نوێی عێراق مستەفا کازمی کۆمەڵی کاری مەیدانی ئەکات. باشە بۆ نمونە پێشوازی یەکێک لەو هەرزەکارانەی کرد کە سزایاندا بوو. جۆرە لە جۆرەکان کەم هەوڵانیدا ئەو هەوڵی مەیدانی و لەگەڵ خەڵکە و تێکەڵی خەڵک بووە لێرە باز لەوە کرێ ئەڵێ نەمانە بۆی عەلامە. ئەعلامی شوێ ڕزمی ئەو عەرەبێکە ڕزمی بۆ عەرەبێکە ژەغەن دیارە ئەگە دیارە خەڵک دیکرێتەوە شوێنە بۆ ئەوە چاکە تا تۆ ساو نییە بڵە مەسامی یەکەم چاکجاز یەکەم دیار بێ. باشە ئەوانەی خۆمان بۆی عەلامیش بێ ئەم هەوڵانە ناکەن. نازانم ئێمە کودەکانی خۆمان تەماوە تا بێژن ئەمە شتمانەکە بەس باخەڵ خۆیان پڕ بێ گوێ لە خەڵک فەقیر نییە گوێ لە فەقیر هیچ نییە هیچ گوێ لە فەقیر نییە بەس بۆ قسەکردنە بەس قسەکردن چی ئەمە قسە ئەمە قسەی تۆ ماکیا دەستی منەوە ئەم قسە بکەم قسە بکەم و دای قسە نەتوانم قسە بکەم ئەمان کرداریان نییە تەنها قسەیە بە قسەیە ڕسمی قەشمەری بە قەشمەری بە عەقڵی تۆکەن بە عەقڵی خەڵکەکەن ئەدانە عەقڵی خەڵک زەعیفە عەقڵ زەعیف دانە قەڵب واتە چۆن بن باشە باشوونی حاڵە ئەوەتە من نازانم من 33 ساڵ تەمەنمە
نمينا شارع نكري خل من رسمي حرب بودا رزان بو يما صدام حسين ديكتاتوره خلي امشار او خلي امشار يجي رسمي صدام حسين على سقف فايلق سيجوز ناشين والله بەپێی توانانیە یعنی شتێک نییە باز بکری يعني دورن لە خەڵکیان نزیکن بە وڵای ئەگەر نزیکیش بن هیچ سفادەیەکی نابێ بۆیە خۆ هەموو شتەکان دیارە پێویست ناکە پرسیار لە خۆ بکە بۆ باش بەڵام ئێستا بینین ئەو سەرۆکۆزیرانی نوێی عێراق هەندێک کاری مەیدانی کردووە هاتۆتە ناو خەڵک بۆ نمونە زیاتر لە ناو کێشەکانی خەڵکە بەڵام لێرەکە ئەو هۆڵانە بینن دەڵێن ئەمانە بۆی ئەلامە ئەمە تەنها بۆ ڕاگەیاندنە هۆکار چییە ئەم جۆرە هەوڵانە بەو شێوازە ئەچێنەوە وڵای ئەزانیی خۆیان کە هیچیان پێ نەکرێ مەجبورە وا بڵێن بە ئەوان تێگەی یعنی ئێستا ئەو ڕاستە بە عیلامەکە ئەیکا بەڵام کردەوەکانیشی خۆ دیارە بەڵام بۆچی ئەمانەی خۆمان ئەگەر بۆی ئەلامیش بێ هەندێک لەم جۆرە هەوڵانە نا وڵای ئیتر ئەوە لە لای خۆیان لە ماوەی تەمەنی جەنابەت تا چەند بینیوتە بەرپرسانی وڵات بەرپرسانی بۆ نمونە قەزای دەربەنی خان بێنە ناو بازار لەگەڵ خەڵکە لە کێشەکانی خەڵک بکۆڵنەوە ئیشیان بە خەڵک نییە ئیشیان بە خەڵک نییە تا بێن بکۆڵنەوە لە خەڵک باشە بەڵام خۆ لە کاتی هەڵبژاردنا بینین زۆرێکیان دێن ئەوە شتێکی ڕاهاتنە احتیادیە یعنی بۆ خۆیان دێن بۆ لای خەڵک ئیتر بێن و نێن خەڵک هەردەنگیان پێیە ئیدران چ مشکلێکیانەیە گۆ دوانێکیان کە نەناسراون دێن خۆیان ئەناسێن ها ئێمەش هەین ئەڕۆینە پێشەوە ئاگادار بن دەنگمان پێ بن و تاو هەرەوەنە ینی ئەم جۆرە لە ڕاهاتنە ینی خەڵکی جوای لاتوە ئەم شتەی پێویست نییە ینی هەردەنگەکان پێدا شتەکان هەمووی بۆ خۆی خەڵک هەرچی بکە و میلەت هەرچی بکات لەسەر یەک تایمە ڕاتەواو پێویستی بەوە نییە کە بێنە ناو میلەت ئەوە بکەن پێویست هیچ چارەسەر نییە وەزاکە چارەسەر بەو شێوەیە ناکرێت چارەسەری نییە لە کاتی هەڵبژاردنا مەسەلەن ئیشێکیان هەبێت پێ چێ بێن ینی بەڵێ لە کاتێکا مەسلحەتیان هەبێت دوای هەڵبژاردن مەسلحەتیان نەمان نایەن باوەڕ ناکەم لە دوای هەڵبژاردن نایەن ئێستا بینین سەرۆکۆزیرانی نوێی عێراق هەندێک کاری مەیدانی کردووە هاتۆتە ناو خەڵک تا ڕادەیەک بەڵام لێرە وترێ ئەم هەوڵانەی تەنها بۆ ڕاگەاندن و بۆی ئەلامە منیش پێم وایە بەڵێ پێم وایە دەسڵات لە عێراقا هەروایە بەس هەیە مەسە مزایدە لەوە چە مزاری سیاسی بێت پێم وانە ئەوش بۆ شێوە بێت بەڵام ئەم با بڵێنەوانەی حکوومەتی هەرێم بەرپرسانی خۆمان بۆچی ئەگەر بۆی ئەلامیش بێ نانە ناو خەڵکەکەەوە وەکو چۆن لەولا هەندێک کاری مەیدانیەکرێ خۆ لە کۆتایە ئەو کارانە هەر بەشێکی سوودێکی کەمیش بێگەێنێ بە خەڵک بۆچی بۆی ئەلامیش بێ هەنێ کار لە ناو خەڵکا بکەن بێنە ناو بازارەکان هەواڵی خەڵکەکە لە نزیکەوە من بۆ ئەیگەڕێنمەوە مەسەرەن حکومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی حیزبە مەسەن بۆ نمونە لەم سنوورایەتی نیشتیمانی کوردستان یا لە سنووری پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر بێت و شتێک بکەن تەنیا بۆ حیزبەکە نووسێ یعنی ئەوە نییە کە بڵێ حکومەتێک یەکگرتوو بێت مەسەن شتێک بکە هەمووی ئیسادەی لێ بکە مەسەن ئەگەر لەم زۆنە ئەگەر بەرپرسێکی یەکێتی بێت بێتە ناو خەڵک بۆ ئەوانە نووسێ بەڕاستی یعنی ئەوەیە کە شتەکە بۆ خۆی بێت ئەم لە ئینی ئەوش لە داخیەوە هیچ کام ئەم شتیان پێ ناکرێت دڵسۆزیەکە چێتە باخەڵی حیزبەوە بەڵێ ئەچێتە بەرژەوەندی حیزبەوە ناچێتە بەرژەوەندی شتێکی گشتیەوە کە هەموو ئیسادەی لێ بکات هۆکاری چیە ئەمە ئەوەیە ناتەبان لەگەڵ یەکترا ئەوەیە دوو ئیدارەیە جۆرە لە جۆرەکان دوو ئیدارەی دروست بووە پێم وایە هەروە بوو من پێم وانێ حکومەتی هەرێم یەک دەست بێت هەروە بوو حکومەتی هەرێم لێرە شتێکی ترە لەوێ شتێکی ترە من بەڕێی خۆم وایە چارەسەرەکەی چییە چۆن چارەسەری بکێشێت وەکو خۆم باڕم پێ نییە نەوەڵات پێدوانێت چارەسەری پێم وانییە دەسڵاتی کوردی بتوانێت ئەگەر ڕۆژێک بێت یەک شکل بشاندا ینی مەسەن لە زاخۆ بۆ خانەقین قورسە کەسیان تەنەزول بە کەسیان ناکەن بۆیە قورسە ناخۆ قورسیەوە چییە بەگەر بێوێت زۆر ئاسانە ئەم تۆزە تەنەزول ئەو تۆزە تەنەزول هیچ کێشەیەک نییە بەڵام ناکرێت ناتوانێت حاضر نییە تەنەزول بۆ کەسی خۆی باڕم پێی نییە نەوەڵی باڕ ناتوان لە ناو خۆمانە ناتوانین ئەگەر بۆ دەرەوە مەسەنەگە شتێکیان هەبێت ئەیکەن زوو تەنەزول تەنەزول بۆ دەرەوە بکەن بەزە مەسەلەن من تەنەزول ناکەم بۆ برایەکی خۆم مەسەلەن تۆزێک شتێکمە بێت ینی بێتەوە بۆ شەخص بۆ تاکیش گەل لە تاکشەوە بۆ سەرەوە بڕۆی هەر ئەو مەسەلەیە پێم وایە لەناو کوردی خۆمانە وایە لە زۆر هەمومان هەزانین بەرپرسانی حکوومەتی هەرێم بەگشتی تا چەند نزیکن لە خەڵک و لە هاوڵاتانی خۆیان وڵایە تا ئەم دەقە نزیکیێوانی لە خەڵکی تر خەڵکەوەی چاوەڕی لیانەکردن ئەوانە نەبوونە تا ئێستا تا ئیسە نەوەڵا
گەنجە بێ ئیشە بێکارە خەڵک مەکتەب تەواوەکە چەند ساڵ ئیسفادەی لە شەهادەکەی بکە بێ ئیسفادە دانیشێ و بێشە سوڕێت. باشە جەناب تەمەن چەندە ئێستا؟ من 27 ساڵە. تەمەن درێژبی لە ماوەی 27 ساڵی تەمەنت لەو کاتەوە کە بە بیرت بێ تا چەند بەرپرسان هاتوون لە ناو بازار بگەڕێن لە کۆڵانەکانە بە دوای کێشە و مەعاناتی خەڵکا بڕۆن هەواڵ بپرسن بێن بە دوای چارەسەری کێشەکانتانە وەڵی ئەو بەس لە کاتی هەڵبژاردنەکانە هەیە بەس هەڵبژاردن دیومە یەتر لە دوای هەڵبژاردن مشتی وام نەدیوە. ئێوە بەڵێنانەی کە لە هەڵبژاردنەکە ئەیدەن دوای نایەنەوە بەدەمی بەڵێنەکان ناوەڵا هیچ هەتا ئێستا نهاتوون. جاران پاروشتات لە عێراقۆ کەم و زۆر پرۆژەیان ئەگەر بەڵامی تر لەوەتەی ئەو پارەش نەماوە هەموو شتێ وەساوە بە تایبەتی ئەم شارە هیچ ئیشێکی تیان نییە بۆ گەنج ئەڵێ ئوتێلێک. ئێستا بینین سەرۆکۆزیرانی نوێ عێراق هەندێک کاری مەیدانیەکە کەمێک زیاتر هاتوۆتە ناو خەڵکەوە لە نزیکەوە هەندێک هاوڵاتیە بینێت بەڵام کەم هەوڵانە بینرێت بە تایبەتی ڕاگەیاندنەکانی بەرپرسانی خۆمان ئەڵێن ئەمە تەنها بۆ ڕاگەاندن و بۆی ئەعلامە هۆکار چییە ئەم جۆرە هەوڵانە کە لە بابڵین عێراق درێت سەرۆکۆزیرای نوێدا ئەمان بە بۆی ئەعلام و بۆ ڕاگەیاندنی ئەچوێنن ینی بە بەکاری مەیدانی پاک و پوختەی نازان. وڵی تا ئێستا ئەوەی دەرەکەوێشتی باشی کردووە یعنی ئەوەی کە لە ئەعلام باسەکرێت بەڵام ڕاستی عێراق لەوەتەی هەیە یعنی سەرکردێکی وای نەبووە سەرۆک حکوومەتێ سەرۆک وڵاتێکی نەبووە ئیسپادەی وای لێ بکات بۆیە خەڵکیشەوە بێ ئەمەلە لی یعنی دڵخۆشکەر نییە بۆیە خەڵک لەوە چێ ڕۆژە لە ڕۆژان دڵخۆشکەر بێ بەڵام ئەوەی هاتووە خراپ بووە بۆیە ئەمانی لەمەش هەنێکی سیقەی بەمەش زۆر نی ئەوەی ئەوە کارەکە. باشە بۆچی ئەگەر ئەو هۆڵانە ئەگەر بۆ ڕاگەاندن و بۆ ئەعلامیش بێ خۆ سوودێکی کەمیش بێ هەر هەیەی بۆچی ئەمانەی خۆمان هەر بۆی ئەعلامەکەش نایەن هەندێک کاری مەیدانی بکەن هەندێک خەڵک لە نزیکەوە ببینن. وڵایتر پێم نوتی لە کاتی هەڵبژاردنەکانە تێن بەڵام لە دوای ئەوە نایان بینیتەوە بە هیچ شێوە یعنی پەرلەمانتاری وا هەیە ڕقم تەلەفۆنی خۆی دابەشەکات دوای ئەوە ئەو سیمکارتەش هەر فڕێدا هەرەی سووتێنی ئارە وەڵا بەڵام لە کاتی هەڵبژاردن پێویستی بە هەڵبژاردنە ئەکەونە کۆڵان و کۆڵان ماڵ و ماڵ. بەشێک لە هاوڵاتیان بەداخۆ ڕەشبینن بەوەی کە ئەم بەرپرسانەی کە ئێستا وڵات بەڕێەوە من بتوان چارەسەری کێشە و گرفتەکان بکەن چونکە دەڵێن ئەزبوونمان هەیە لەوەی کە بە بەردەوامی لە هەڵبژاردنەکانە دێرە ناو خەڵک بەڵام دوای هەڵبژاردن ئۆتۆماتیکی ئەو بەڵێنانێک کە بە خەڵکیان داوە لەبی ناچێتەوە یەکیان وتی کە دێنە ناو خەڵک داوای دەنگەکەن بەڵام هەر یەک دوو ڕۆژ دوای هەڵبژاردنەکەەوە کە دەرچوون بە ئەو سیمکارت و تەلەفۆنی کە دایان ناوە خەڵک تەلەفۆنیان بۆ بکە یەکسەر و سیمکارتە فڕێدە یاخودێکیان دەیوت بە دە عریزەی بنووسی ناگەی بە ئەو جۆرە بەرپرسانە بۆیە ئومێدیان نییە کە بەرپرسانی وڵاتی ئەمە بتوان لە خەڵک نزیک بوونەوە چونکە ئەو کۆڵێن ڕویان نایە لە تا ئەو هەموو گەندەڵێ ئەو هەموو داڕوخانی کە لە وڵات دروستیان کردەوە بێن لە نزیکەوە خەڵک و هاوڵاتیان ببین. بەرپرسانی وڵاتی خۆمان تا چەند نزیکن لە هاوڵاتیان و لە خەڵکەوە مودایەک نییە بڵێ ئەوە دوورن هەندە دوور وڵای ئەگەر نزیکیش بن هیچ استفادەیەکی نابێت لە کاتی هەڵبژاردنە مەسەلەن ئیشێکیان هەبێت پێ چێ بێن ینی ئەڵا خۆسێکە خۆ زانانی ئشارە چێ دیارە خۆتا ئەم دەقە هیچ بەرپرسە لە هاوڵاتیوە نزیک نییە تا حیز نزیک نییە دوورن لە خەڵکو ماشاءالله ماشعرە وەڵا ئەوە نزیکن لە شتان یەکەمی عالەمن چیان بۆ گریدا نزیک وەڵا هێندە دوور کەوتونەتەوە مەوداکان بەڵێ مەودایەک نییە بڵێ ئەوە دوورن هێندە دوور ئێستا تۆ لەو کاتەوەی کە لە دەربەنی خانە ژیاوی تا چەند بەرپرسان هاتوون لە ناو بازار لە نزیکەوە تۆ یان هەر هاوڵاتێکی تر لە کۆڵانەکانە بگەڕێ بزان کێشە و چارە مشکلەی خەڵک چی وەڵام بۆ خۆم لەم شارە ناژیم بەس لە شاری خۆمونە لەم شارش نەمدێژی جەناب من لە سلێمانی تا چەند بەرپرسان لە نزیکەوە بینیوە و بە دوای کێشەی خەڵکان نەمدێون قەت باشە ئێستا زانین ئەم سەرۆکۆزیرانەی نوێی عێراق هەندێک کاری مەیدانی کردووە تا ڕادێک نزیک بۆتەوە لە خەڵک و لە نزیکەوە هەندی هاوڵاتیە بینێ بە دوای هەندێک چارەسەری کێشەی ئاڕوە بەڵام لێرە ئەم هەوڵانەی دەڵێن یان دەوترێت تەنها بۆی ئەعلام و بۆ ڕاگەاندن وەڵی خۆشتەکە وای لاتەوە هەمووی بە گومانن لە هەر هەولێک بدرێ یان لە هەر نزیک بوونەوەیەکی بەرپرسان تێگەی گشتیا لێ بۆ سۆسیال میدیا و بۆ دەرخستنی خۆی و بۆ
هەڵبژاردنێکی پێشوەختەیە کە بتوانێت لیستێک دروستکە و ینی وای لێ هاتووە لە سەردەمی هەڵبژاردنەکانە هەموو کەسەکان و هەموو حیزبەکانەکەونە خۆیان بەڵام بە چەند ڕۆژێک دوای هەڵبژاردنەکان کە چەند ڕۆژ زیاتر تێ ناپەڕێنێ هەموو شتەکانیان بیرەچێتەوە پێش هەڵبژاردن چیان کردوێت بەڵێنەکانیان لە بیرێت هیچ شتێکیان بیر ناکەوێتەوە ئەوی بیریان نەکەوێتەوە هاوڵاتی و خزمەتکردن و ئەو شتانێ ئەگەر ئەم هەوڵانە بۆ ڕاگەاندنیش بێ خۆ هەر بەشێکی سوودی بۆ خەڵکێ بۆچی مانی خۆمان بۆ ڕاگەاندنیش بێن نایەن تۆزێک لە کێشە و مشکلی خەڵک بوو کۆڵنەوە بە دوای چارەسەرەکە بگەڕێت هەر بۆ ڕاگەاندنیش لایانی ئیجابی هەیە هەر ئەگەر بۆ ڕاگەاندنیش بێ لایانی ئیجابی هەیە دڵخۆشکەرە بۆ هاوڵاتێکی حەز بریندار کە شعوری لە زۆر لایەن و بریندار کراوە هاوڵاتی بەڵام هێندە لای خۆمان حیزب تۆخ بووە تۆ یعنی هیچ لایەنێکین هیچ بەرپرسێک نایەوێ ئەو تۆخبوونەوەی حیزبە کاڵ کاتەوە بێتەوە ناو هاوڵاتیان ینی هاوڵاتیان کا بە سنتەر و بیکا بە چەقی مۆزوعی خۆی خزمەتی هاوڵاتی نییە ئەگەر خزمەتەکە چێتەوە باخەڵی حیزبەکە بە دڵنیایی هەمویان لە ئەلف بۆیە هەموویان بۆچی وای لاتوە ینی بۆ شتە ئاوە تۆخ بۆتەوە ئێستا هاوڵاتی لەبیر کراوە خۆی لە ڕاستیە چەخی خزمەتکردن بە هاوڵاتیە بەڵام هاوڵاتیەکە وەکو تۆڵی لەبیر کراوە حیزبەکە تۆخ کراوە لە هەر کوێ دنیا ئەگەر سیاست یان حیزبایەتی نەبێ بە سەبەبی پێ خزمەتکردنی هاوڵاتی و بۆ خزمەتی تاکی و تاک و بۆ خزمەتی لەناو حیزبا بۆ تاک و لەناو تاکە بۆ بنەماڵە و بۆوانە دروست بێ حیزب و ئەجەنداگەی خۆی لەبیرکە هەر بەم ئاستاگە عنی بەرەو دیکتاتۆرێت و بەرەو قۆڕخکردنی شتەکانەکرێ هەر بە بازار هەر بە هەتا ناو هاوڵاتیانیشە کۆمەڵێک هاوڵاتیان دروست کردو بۆ مەرامی خۆیان ئەتر بە بندیواری ناوەنێ بە سەردیواری ناوەنێ ویان لێ کردووە خەڵکەکەش ئێستا بۆ خۆی بۆ بە چەند بەرەیەکەوە هەل ناو هاوڵاتیانە تۆ هەستەکەی ڕێ داوای من مافی داوای مافی تۆکەم تۆ ڕق لێمە تۆ داوای مافی منەکە من پشتگیری ناکەم ئەمە هۆکارەکەی هەمیشە حیزبەکان ئەمە تۆ حیزبەکان بووە بەڵێ ئەی چارەسەری چییە؟ وەڵاهی من بۆ خۆم زۆر ڕەش بینم پێی چارەسەری چارەسەرێک نییە لەبەرەوە هەرێکی لێمە نزیک و دوور ئاگادارین لە ناو ئەم حەزابانی خۆمانە ئیتر وای لێ هاتووە ناکرێتەوە بڵێ من هیچ ئینتیمایەکم بۆ حیزب نییە چونکە پەنابەی بۆ هەر کەسێک بخێتە پێشی خۆتەوە ڕوانی ئەو بەرەو دواوە گەڕاوەتەوە ئەو لەو خراپتر بۆ کە تۆ گۆڕیوتە دیارە خۆتە ئەم دەقە هیچ بەرپرسێت لە هاوڵاتیوە نزیک نییە تا بە هیچ شێوەیە بە هیچ ڕادەیە نزیک نییە جەنابەت تەمەنی چەندە؟ بۆ 34 ساڵ تەمەەن درێژ بیشەڵات لەماوەی ئەم 34 ساڵی لەوەتەی هەست دەکەی تا چەند بەرپرسانت بینی و هاتبێتنە ناو خەڵک لە ناو بازار لە کۆڵانەکانە بە دوای مشکلەی خەڵکان ڕۆیشتن کەم تا زۆر کەم بە شێوەیەکی زۆر کەم ئەوانیش بە پەنجەی دەستە ژمێردیان ئەوان ئەوەیشی هاتی بێت لەوەی ئەو دەسەڵاتی نەبوو بێ یا لەوەی بۆ بەرژۆندی شخصی خۆی بێت ئەنا هیچ ڕەبتێکیان بە هاوڵاتیەوە کە دەسەڵاتی هەیە نایەتە ناو لە هاوڵاتیوە نەخێت بە هیچ شێوەیە ناتنەتە ناو هاوڵاتیوە ئێستا ئەم سەرۆگۆزیرانی نوێ عێراق کە مستەفا کازمیە هەندێک کاری مەیدانیەکە هەندێک هاتووەتە ناو خەڵک بەڵام کە ئەم هەوڵانەیە بینرێت لەلایەن هەندێک بەرپرسی هەرێمەوە ئەوترێ بۆ ڕاگەاندنە هەرتەنا بۆی ئەلام وەڵایی بۆی ئەگەر بۆی ئەلامیش بێ شتێکی باشە بەزگە ئەمانیش بۆی ئەلام بیان کردایە ئەوش پرسیارێکم ئەوەیە بۆچی ئەگەر بۆی ئەلامیش بێ بۆ ڕاگەاندیش بێ هەندێک کار ناکەن هەندێک نایەنە ناو خەڵکەوە لەبرێ ئەزان ناو خەڵکە هیچ قیمێکیان نەماوە هیچ قیمێکیان نەماوە لەوە ترسن خەڵک قسەیان پێ بڵێ تاریخیان بزەبێت بزە هەزانە لە تاریخبوونە ناترسنەوەن لە تاریخبوونە چونکە هیچ هەز بە شەرمەزاری ناکەن بیان کرا لەمە شەرمەزارتر نابن ساڵی سێ موچە ژیان گوزەرانەوە ناچێتە ڕێ ئەم ئۆسای ئێستا چارەسەرەکەی چییە ینی وڵاتی ئێمە بەڕای تۆ بەرەکوێڕ وەڵی جا یا بێ خۆیان باشکەن یا بێ جێ بێڵن یا باشیکەن یا جێ بێڵن هەرەوە چارەسەرە بەمانی چارەسەر ناکرێت چکارن بێنە ناو خەڵکەوە ناتوان چونکە ڕووی ئەوەیان نییە ئەوەندە کاری خراپیان کردووە ئەوە گەندەڵیان نییە ئەگەر هەیان باید لە ناو خەڵکەوە بەڵام نییانە ئەگەر هەیان باە هەر ڕۆژە و هەر جارە و بە هەر شێوازە وای پەرلەماندا ناخرا هەر ڕۆژە بە جۆرێک داخرێت هەر ڕۆژە و بە نایەک و بە نازنایەک پەرلەمان داخرێت وەکو قوتابخانەی بیاتە دەرگاکەی ئەوەیان لێ بۆ یکەنەوە ئەویان لێ نەبوو نایکەنەوە هەر کات بەرژەوەندی حیزبەکە کەوتە خەتەرەوەدا حیزبەکان بێ جیاوازی بەرژەوەندیان لەوایە هەر ڕۆژەوەیان لێ بوو کۆ بنە ڕۆژەوەیان لێ نەبوو کۆ نابنەوە حیزبانە خۆر خەڵک دروستی نەکرد هەر خەڵک دروستین بەڵام خۆتۆ ناکرێت بەسەبرەی ئەم حکوومەتە دروستکرای خەڵکەی تر ئەبێ عالم خەڵک والم خەڵکە بکات ئەکرشتی وە
یخۆ ئەوروپا شەر ئەوروپا ئەمریکا ئاسیا هەموو وڵاتان خەڵک دروستی کردو یخۆ لێش حەزب بەیە جیاوازیەکە چییە؟ ینی بۆچی وڵاتی خۆمان ئاوا بەم ئاخارە خراپە ڕۆشتو وەکارگەی ئەوان لە شاخ و هاتنەدە شار هەر ئەوەی لە بەرەمێنرێ ئەوان لە پێنای پارە کورسی بۆ ئامادە نەموو شتێ بکەن ماشاءالله ماشاءالله والله ئەوە نزیکن لە شتان یەکەمی عالەمن چیان بۆ گریتان نزیک بوون والله هیچیان نەبێ لای من نازانم ئێستا ئەم سەرۆگۆزیرانەی نوێی عێراق هەندێک کاری مەیدانی کردووە هەندێک بەڵام لێرە ئەوتری ئەمە بۆ ئیعلام و بۆ ڕاگەیان والله بۆ ڕێکلامی ژێژن بەیانەوە دروست بۆ حسابمان هەر بۆ ناکات بۆی بگرێ قوقوشمەگاو سەری کووردا بەڵام خۆ ئەگەر بۆ منە بۆ ڕاگەاندنیش بێ بەش جۆرە لە جۆرەکان کە سوودێکی کەمیش بێ هەی بووە بۆ ئەمانی خۆشمان هەر بۆ ڕاگەاندنیش بێ ئەمانشکاری لە ڕژاردنا بەشی خۆی هەر ئسفادیان بووە ئەمانشکاک ئەمانشکاری هەڵبژارد نەکرێ مەزبێکی باش لێ خواکاکی جار لە کاتی هەڵبژاردنە ئەمانش دێنە ناو ئەماش دێن ناو خەڵکۆ یارمەتی خەڵکە دەمە چاوان خەڵکۆ خەڵتا عینە کۆجام ڕۆژ هەڵبژاردن وایە دە ڕۆژ هەڵبژاردنێ بکرایە خۆش و تر خەڵک ئسفادەیە کرد بەڵام دوای هەڵبژاردنەکە هەمووی بیرەسێتەوە تر ئەریوانە بوو هەروە بووە ئەی باشە خەڵکەکە بۆچی بەم دووسێ ڕۆژی هەڵبژاردنە لە خەڵەتێ و دەنگیان پێدا و دروستیانەکەوایان کاتە بن وڵی بڵێم چی نازان هەنێکەس خۆیان دەستی خۆیان کێ مەجموعەیەک تایبەتی خۆی هەیە ئەمانە هەرەکری هەموو ساڵی تێگەی چارەسەری ئەم وەزە بە چییە بەرەو هەنگاوە یا خوایگایە ئەم هەر نەک کوردستان عێراق کامل گشتی لاوە وڵاتێک بخە شوێنەکەی دروست بێت نە بە حیاتی حتا خوا دەرێکە کوردستان هەروایە ئومێدت نییە ئەم وەزە ئێستا باش نەبەخوا تا لە لێنتیفازەکە تا زەواز هەم دوێگە لێنتیفازەکە تا هێزە من نازامەر هەر ئاوایە هەروانیە لاخوا بەخێر بێ عەزیز خۆش مامەسا جەناب و چێڵێ ئەم بەرپرسانەی خۆمان نزیکن لە خەڵک و هاوڵاتیان ناوەڵا ناوەڵا نزیکی کامیان نزیکرد ئێستا لە ماوەی ئەم تەمەنی کە تۆ هەستەکەی لە دەربەنی خانە بووی تا چەند بەرپرسان هاتوونەتە ناو شار و هەواڵی خەڵکیان پرسیەوە بە دوای کێشەی خەڵکان لە کاتی هەڵبژاردنە بەس هەڵبژاردن دوای هەڵبژاردن بە 20 عەریزەکەی تێلایەن بەچی بگەم چۆن بڕۆم ئەم خەڵکە خۆ یەک هەڵبژاردن نییە ئەوە لە کاتی ڕاپەڕینەوە چەندین هەڵبژاردن ڕوویدا و ئەم شتێک کە تۆ ئەڵێ دووبارە بە تۆ بۆچی خەڵکەکە هەرچێتەوە دەنگەداتەوە بۆم کەسانی کە ئەزممویشان هەیە کە دوای هەڵبژاردن جوابی خەڵک نادەنەوە وەڵای چوزان بڵێم گێلی خەڵکەکەی وابزانم خەڵکەکە گێلە ئێستا ئەم سەرۆگۆزیرانی نوێی عێراق هەندێک کاری مەیدانیەکە و تا ڕادەیەک هاتۆتە ناو خەڵک بەس لێرە کارەکانی ئەڵێن بۆ با بڵێن بەرپرسانی ئەم وڵاتەی خۆمان ئەڵێن بۆ ڕاگەاندنە هەر تەنها بۆ خۆپشاندانە و بۆی بڵێ من ئەوە کاری واکەم بۆچیش بیکەن بە ئەمانش بیکەن بۆ نایکەن ئەگەر بۆ خۆ دەرخستنیشۆ بۆ نایەنە مشوەڵمەڵە با بۆ خۆ دەرکردنیش بیکەن با خۆی دەرخابێ یەکێک بێت لە ئیش بۆ خەڵکە بکە باشە با بێوتە نێ لێ چاکە با بێ جادە چاکە خۆی دەرخاویش قەیچێکە ئەو خۆی دەرناخامیش خۆی دەرخا قەیچێکە یعنی ئێستا ئەسمونمانەیە لە خۆ دەرخستن و لە هەڵبژاردن و لە نازان بڵێم لە پۆز و لە ئەم شتانە تۆڵی بۆ خۆ دەرخستنی شوێنیان بۆ منە بە دوای کێشەی دەربەنی خانە ناچێت یخمش ئەوڵە مەڵم دەبابێ ئەوش بێ خۆی دەرخاو بیکە ئیشەکەمان بۆ بکە تازە ئێمە فێر بووین هەر دەنگیشان پێدەین و هەمووشمان درۆکەین خۆیشان کارەکە ناکەن و هەوڵەکانی عێراقیش بە کەمتر کەسێکی تریش تۆش بیکەی بەیانی تۆ بڕێ بڵێ بەرە من لەسەر حسابی خۆم 100 ماڵی فەقیچی نەکەم ئەو نایڵێ بیچکەی باشە ئەی نایڵێت حکومەتە نایڵێ ئاوە بەیانی بڵێ فەرم ئەو خەسەخانە ئۆکسیجینیانە ماوە بڵێ من ئەیەمێ لەسەر حسابی خۆم دەوڵەمەندێک مەیدەم ڕێو لێک لێ نایدەم نارێ تۆش بکەیت و خۆشی نایکە ئەم جۆرە لە دوژمنکاریەک خابڵاتی بۆ کرێ مەگەر خزمەتکردن ئەساسی خزمەتکردنی هاوڵاتی نییە حکومەت و حیزب و هەموومانە بۆمان دروست نەبوون بەرەوەڵا ئێمە بۆیە دەنگمان پێدان ئیشمان بۆکەن تاعینمانکەن موچەمان بنێ ئەوە مانگی چەندە مانگی هەشتا من معاشی مانگی سێ هێشتا وەرنەگیرێ باشە ئەمە ئیشەکانێن حکومەت چاکسازی بکە کامە چاکسازی لە چیاکە لە موچەکەی منایکە دەبڕۆ بیکە کات نەماوە موچەکە هەر خوار نیشماوە ڕاستی خۆی 6 ڕۆژارێ وەرێگرم چاکسازیشی دیاگە دەبڕۆ چاکسازەکەیش بێت والله ئەگەر نزیک بان لە خۆمان و لە خەڵکەوە ئێستا ئەم وەزای خۆمانی ئێستاوانە بۆ وەکو وڵاتانی تر بۆ وەکو وڵاتی ئیمارات وەکو وڵاتی خەتەر بۆوانە هەمویان نزیکی کەسانی خۆیان مرۆڤی خۆیان یعنی ئەمەە نزیک لیانەوە هەموو کێشە و تەنانەت کێشەی کەسێکیش هەموو کەسانە زان کە کەسێکی ئاسایی بێت ناو وڵاتەکە نەک بڵێ بەرپرسێکە یعنی ئەمانە هیچ خۆمان نزیک نین لێ هیچ نزیک نین هیچ ئێستا
سەرۆکوەزیرانی نوێرە هەندێک کاری مەیدانی کردووە هەندێک کار هاتووەتە ناو خەڵکەوە هەندێکیشی بۆ کردوون بەڵام بەرپرسانی وڵاتی خۆمان کەم تا زۆرێک ئەڵێن ئەمە تەنها بۆ ڕاگەاندن و بۆی ئەلام ئەگەر بۆ ڕاگەاندن بۆ ئەلامێ خۆیسا بینیمانە چەند شتێکی کردو ڕاستە لە ئەلامیە باسییان کردو تا ئێستا نەبووە بە کردار بەڵام ئێمە چی پەیوەندێکمان بە عێراقۆیان بە سەرۆکوەزیرانی عێراقۆ بێ ئێمە گەر یەکێتی و پارتی یان لایەنەکانی خۆمان هەموویان کۆک بن یعنی هەمویان یەکگرتوو بنەو کاتن نەک عێراق و نەک سەرۆکوەزیرانی ئۆبابەم بێ بە سەرۆکوەزیرانی عێراق هیچ شتێک بۆ خۆمان دروست نابێ خۆمان ژیانی هەموو میلەتی کورد بەندە بەو دوو حزبەوە یعنی بەڕاستی نەک حزبەکانی تر هەموو ئەو دوو حزبەی ئەوترێ ئەگەر بۆی ئەلام بۆ ڕاگەاندنیش بێ بۆ ئەمانی خۆشمان نایەن هەندێک خزمەت بکەن هەندێک بێنە ناو هاوڵاتی با لە ڕاگەاندەکەیشیان باسی بکەن و سنگیش پێ دەربڕێن بڵێن ئەمە چوونێت ناو خەڵکەوە لە مشکلەی خەڵک کۆڵین کابرا لە وەنەوشەکە بێتە خوارست گەرمایە بێت چۆن بە خۆرەیەتە ناو خەڵکو گەرمایە بێ نایێتە خوار بۆ لە کاتی هەڵبژاردنە دێن بەناو بازارەکانە بەناو کۆڵانەکانە بە شەو بە ڕۆژ ئەگەڕێن ماندوو نابێت بەرژەوەندی خۆی لە پێش هەموو شتێکەوەیە ئەو کات گەرمای نابێت ئەو کاتە بەرژەوەندی خۆیەتی ڕات دوایە خانشی لەبێت چەند ساڵێکە مێنێتەوە بۆ موچەی کە هەزاری وەکو منی پێ ئەژێنێتان بگرە نەوەکانشی پێژێن ئەو موچەی کە لە خانشینا بۆیە نەبێت ئەو کاتە هەر شتێک بکە هەر شتێک بکە لە بەرژەوەندی خۆی کە ناوەڵا هیچ بەرپرسیارەتێکیان هەڵنەگرتەیە ئەی نزیک نین لە خەڵک و هاوڵاتیانە بزانین کێشەی خەڵک چێ وڵی کەم تا زۆر کەسی خۆیانیان هەیە لە ناو شارە لە ناو شارەکانە بە شێوازێکی عام بەڵام ئیتر ئەوانیش خەڵکی خۆیانیان بۆ دەرکەوتووە بۆچی خۆیان ینی بۆچی خەڵکانی ترە نێرن بەڵام لە کاتێکە لە هەڵبژاردنە خودی بەرپرسە گەورەکان دێن دوکان بە دوکانەگەڕێن کۆڵان بە کۆڵانەگەڕێن بەس دوایەوەی کە بوونە بەرپرس دوایەوەی پلەپاییان وەرگرت هەرم جۆرە بە بەرپرسانە کە دەسەڵاتیان هێنان لەگەڵ خەڵکەکە قسە بکەن و ڕێی خەڵکەکە و مشکلەی خەڵکەکە بزانن چی لە ڕێگەی ئەم چایخانانەوە کە تۆی بینی یەک بەیەکی ئەم چایخانانە کەسی خۆیانیان تێدا ناوە داناوە هەمووی کەسی خۆی هەیە لە هەموو شوێنەکانە نەک چایخانەکان تەکسیەکان گەراجەکان وەڵی ئیتر کەم تا زۆر پێم وایە ئەوانش بەشی خۆیان هەر چۆن بڵێن بندیوارن ئیتر ئەوان وەکو لایەنی دەرونیش کەسەکان کۆمەلگا ئەخوێننەوە ئەزان لە چه ئاسێکە هەرچەندێکیش کەفوکوڵ بکەن هەرچەندێکیش خۆیان یعنی خەڵکەکە بە شێوازێکی عام بجوڵێ یان قسە بکە ئەزان سەقفێکی زەمەنی هەیە ئەو جۆر خەڵکەکەی خۆیان ناسن نەزانن ئەو جۆرە قسانەی کە ئەکرێ ئەو جۆرە تەعاملی کە ئەنوێنرێ ئەو جۆرە خەڵسوونەی کە هەیە لە ناو کۆمەلگا سەقفێکی زەمەنی هەیە نیو موچەی بدەرێ ڕێک بێدەنگەوێ ئیتر ئەو نیو موچە بە چل ڕۆژارێ دێتێ بەس 50 ڕۆژارێ دێ ئەوان خۆیان خەڵکی خۆیانیان بۆ دەرکەوتووە 30 ساڵە خۆ هەروە بە ئاسانی ئەم 30 ساڵە حکمیان نەکردووە ئەگەر لە سەرەتای سەرەڵدانی حکومڕانی ئەمانەوە کۆمەلگا بە شێوازێک لە شێوازەکان هەڵبسایە لەیان و مزاهرە بکریایان خۆیانیان کاردانەوەیان هەبووە بەرامبەریان ئەو کاتی ئەوانش بەم شێوازە حکمیان نەکرد چۆنە سەر جا بۆ پشتڕاستکردنەوەی قسەیشم نیوتن قسەیەکیە لە یاسای سێمیە ئەڵێ بۆ هەموو هێزێکی کار هێزێکی کاردانەوە هەیە لە بەردا یەکسانە و لە ئاراستا پێچەوانەیە ئێمە هێزی کاردانەوەمان نییە تا لە بەردا یەکسانە و لە ئاراستێشا پێچەوانەیە هەر سەقفێکی زەمەنی بۆ ماوەیەکی دیاریکراو کۆمەڵێک جم و جوڵ و تەعامل و ئێستا سەرۆکوەزیرانی نوێ عێراق بین مستەفا کازمی هەندێک کاری مەیدانی ئەکات هەندێک کاری هەیە نزیکە لە خەڵکەوە بەڵام ئەم کارانەیە بینرێ هەندێک لە بەرپرسانی خۆمان جۆرە لە جۆرەکان ئەڵێن تەنها بۆ ڕاگەاندنە تەنها بۆی ئەلامە بۆچی بەم شێوازە سەیری کارەکانی ئەوە کرد مەبەست مستەفا کازمی یا مەبەست پرسیارەکە دوو ڕووی هەیە ڕوویەکی بۆ بەرپرسانی عێراق و ڕوویەکی بۆ پرسیانی کوردستانی خۆمانە ئەم کارانی کە مستەفا کازمی کا مەیدانین هەندێکی هاتۆتن لەگەڵ خەڵکە هەندێک کاری کردووە هاتووە لە نزیکەوە لە هەندێک مشکلەی خەڵک چۆتە نەخۆشخانەکان بەڵام کاتێم کارانەی ئەبینرێت لە ڕاگەاندەکانەوە بەشێک لە بەرپرسانی خۆمان لێدوانیان داوە ئەڵێن ئەم کارانی کازمی تەنها بۆ ڕاگەاندنە ئەینە ئەوش هەر وەکو بەرپرسەکانی کوردستان وایە لەوانەیە بەشێکی بۆ ڕاگەیاندنوێ بەشەکەی تریشی فعلی کارەکە یعنی باواقع هەمومانە بینین لە ئەلامەوە بینین بۆ نمونە مناڵێکی تعدایەکی کراوەتە سەر سوکاتێکی پێکراوە ڕاستەخۆ هاتووە هاورێتی بۆ لای خۆی داوای لێبوردنی لێکراخر کەم نییە بۆ سەرۆکوەزیرانێک با کاتیش بێ سەرۆکوەزیرانەکەی شێوانی خۆمان بەم شێوازە کەمە سەیری کارەکەیەکە
بۆچی آخر ئەوە زانی چۆنە ناتوانێت بگێتە ئاسی ئەو 100 ساڵی تریشی ماوە بگێ بەو ئاستەی کە بتوانێت وەکو ئەو تەعامل بنوێنێت. خۆیەکێک لە پەرلەمانتارەکانی خۆمان بە پێچەوانەوە ئەویت هەرێمی کوردستان 50 ساڵ لە پێش عێراقەوە. ئەوە قسەیەکە بەس تەنها بۆ ئیعلامە ئەگینا واقع هەموو شتێک دەرەخا کە بۆ نمونە ئەو 50 ساڵا لە پێشەوە 50 ساڵا لە دۆ ئەی برا سەرۆک وەزیرانی پێشووی دریژ نەوێت بەغدا موفلیسە ئەی نەوێت بەغدا موفلیسە ئەیوا بوو ئەی بۆ ئێستا دەستی هەزاران سەرۆک عەشرەتی عێراقی ڕای ئەما چەکەن بەس بگەیەن بە سەرۆک کازمی و کورە هەر بەس ئەوە نەپێیان بڵێ کاکە با دانیشتنیە بکەین بەس با دابنیشین ڕێژ نەکەوین کێشەمان نییە بەس با دانیشین. پرسیارم بۆی زۆر سەری نێشێنم بۆشی ئەمانەی خۆمان بەرپرسانی وڵاتی خۆمان بۆ من سەرۆک وەزیرانی خۆمان ئەگەر بۆی ئەلام و بۆ ڕاگەاندنیش بێ هەندێک کاری مەیدانی ناکاوەکوەوە بەشێکی کەم لە سنووری ئەو لا ئەیکا شتێکی کەمەکات بۆ ئەوش بۆ ڕاکێشانی دڵی خەڵکی لای خۆی لەو منتیقی عاتفەی لای خۆیەتی ئەگینا ئەوش بۆ شتێکی کەم ئەکا لەوێنە بۆ نمونە پرۆژێ بچوو بچوو ڕاگەیەنێت بەش ئەمەش چارەسەری کێشەکان ناگەێتە لە سەدا دوی ئیشەکانی کازمی ئەگەر بێ منافەسێ بکە لەگەڵ کازمیا و ئاوا خۆی بەو شێوازێک لە شێوازەکان بەراوردکا بە ئەو بەڵام ئەویش بۆ منتیقەی دوهۆک و زاخۆ و هەولێرۆوانە شتێکی کەمەکە بەڵام بۆ سلێمانی خۆی بە سەرۆکی سلێمانی نازانێت ئەگەر خۆشی بە سەرۆکی سلێمانی بزانێ بۆ یعنی شتێکی ڕەمزیە چونکم ئەوەی بۆن من لەوە دەڤەرە کردوێتی بابێت نیوەش لەم دەڤەرە بکات بەڵێ جادەی 100 مەتری باوڵێن کردوێتیەوە ماوەیە لەمە پێش دەژن هاتە ئیران هاتە سلێمانی و کردووە ئەو پرۆژەی ڕاگەیان ئەو پرۆژەش هی چەند ساڵی پێشووە و هی کابینەی پێشووە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی قەزای دەرمەنی خان بۆ ئەوان باسییان لەوە کرد بەرپرسانی وڵاتی ئێمە بیر لە خەڵکەکان ناکەنەوە یاخود هیچ نزیکنی لە هاوڵاتیانی خوانەوە تەنها لە کاتی هەڵبژاردنانە بێت کە دێن لە نزیکەوە بۆ دەنگدان بۆی دەنگیان پێ بدرێ لە خەڵکەکە نزیکە بنەوە کۆمەڵی وعدی گەوران پێدەن بەڵام دوای هەڵبژاردن لە بینیان چێتەوە. دەوەرێکی تر کە باسییانە کرد هەوڵەکانی سەرۆک وەزیرانی نوێی عێراق کە باسییان لەوە کرد لەبەری خۆیان ئەو شتانیان پێ ناگری ئەگەر بۆی ئەلامیش بێ ئەگەر بۆ ڕاگەاندنش بێ ئەگەر بۆ مزایدەش بێ با سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێم بێن ئەوانش هەندێک کار بکەن لە نزیکەوە هاوڵاتیان ببینن با خەڵکیش دەستخۆشیان لێ بکاو خەڵکیش زیاتر لە حکوومەتی خۆی نزیک بێتەوە. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.